عزیزان بەردەوام بین لەگەڵتان لەم بەشەی بەرنامەکەمانە قسە لەسەر ئەواکەین با بزانین کاریگەری وەرزی گەرما و بەرکەوتنی تیشکی خۆر لەسەر پێستی مناڵ چ کاریگەریەک دروست دەکات. بۆچی زۆر کات لێرە لێ قسە لەسەر ئەواکرێت ئەڵەن پێستی مناڵ ناسکترە، هەستیارترن بەرامبەر بە بەرکەوتنیان بۆ تیشکی خۆر کۆمەڵێک کێشەیان تووشەوە. بۆیە ئەمڕۆ لەم بەشەیە باز لە ئەو کێشە و گیر و گرفتاناکەین کە بەهۆی تیشکی خۆرە و بەرپێستی مناڵەکەوێت. ئەو کرێمانەی کە بۆ کەسانی گەورە بەکارئێنرێت بۆ بەرخۆر و ئەم بابەتانە ئایا هەمان کرێمات بۆ مناڵان ئەشێت بەکاربهێنرێتەوە هیچ زەرەر و زیانێک بە پێستی مناڵ ناگات، یاخود ئەو کرێمانی کە تایبەتن بە منداڵ بۆ نە منداڵێک بچێتە ناو ئاوی مەلەوانگەکانەوە بۆ بەردەم تیشکی خۆر ئەگەر لە دەرەوە بێ مەلەوانگەکە ئاسایی ئەمانە بەکاربێنێت چەند کاتژمێر جارێک بۆ نمونە دژە خۆر و ئەمانە پێویستە کات بدرێتەوە لە پێستی مناڵان. اینجا بە شڕپڕی لەسەر ئەم بابەتانە زانیاری وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بڕیار تێی بارایی کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕین لە نەخۆشیەکانی پێست و جوانکاری. سڵاو لێ بە دکتۆر بەخێر بێت. باش زۆر بەخێر بێت سەرچاوان. دکتۆر پێمان بڵێ با بزانین لە وەرزی گەرما زۆرترین ئەو کێشانەی پێست کامانن کە ڕوبەڕووی مناڵە بێتەوە بەتایبەت. دکتۆر پێما بێت مایکەکە و کێشەی چێتا بۆ چارەسەرەکەن دەنگێن نەگەیشتە بینەرەکانمان با تا بۆ چاکەن باسی وەکولانش باسی کە باسی کاریگەریەکانی گەرماگەین لەسەر پێستی مناڵ تۆش باست کردوتت مناڵ پێسی ناسکترە هەروە پێستی مناڵ ناسکترە و ئاری زۆر کاتیژ ئەڵەن هەستیارترن بۆ زۆرێک لە بابەتەکان بۆ بەردەم تیشکی خۆر. زۆر حەزەکەم دوایی بزانم دکتۆر پێمان بڵێ هەندێک بابەتەیە دروستبوونی هەندێک خاڵ و کاریگەری گەرما لەسەر پێست لە منداڵیاگە چارەسەرینەکە بە درێژایی تەمەنی لەگەڵی ئەمێنێتەوە یا هەندێک نیشانە و پەڵە هەیە لە مناڵیە هەستەکەی پێێتەوە دیارە، یعنی لە مناڵەکە ئەیبینی زۆر جاڵن ئەمە بە گەورەبوونی تەمەن خۆی ئەڕوا شکان ئەمە پێڵم بە گەورەبوونی تەمەن ئەڕوا، بەڵام ئەگەر هۆکارێک هۆکاری توشبوونی ئەو پەڵەیە بێ بزانین ئەوەیان چۆن و تیشکی خۆر و ئەمانە هۆکارم بۆ دروستبوونی ئەو پەڵانە ئێترەوە لە پرسیار لە دکتۆرەکەینەوە بزانین دکتۆریان دووبارە بەخێر بێتەوە. دووبارە بەخێر بێت دکتۆریان. اینجا وەڵامی پرسیارەکەمان بەرەوە بزانین لە وەرزی گەرما زۆرترین کێشەکانی پێست لە مناڵات چین؟ بازم دکتۆر هەر دەنگ نییە ناگاتە گوێی من هاوڕێیانمان ئەگەر خێرا و گرفتەمان بۆ چارەسەرکردن بۆی بزانین چییە ئێمەمانێت دەنگی دکتۆر بگا مانیە اینجا ئاری بەڕاستی ماشەڵڵا گەرمای کوردستان گەرمانیە بەراوردیکەین بە وڵاتانی تر هەندێک وڵات هەیە ڕەنگە لە ماوەی ساڵەکەیە بەرهەمووی کوێکێتەوە مانگێک ناکات کە گەرمایەکی زۆر بەتینیان هەبێت، بەڵام ئەبینی ئەوان ئەچنە بەردەم تیشکی خۆر و هیچ کێشەیەکیشیان نییەوە نیە. ئێستا هەیە دەنگی دکتۆر زۆر باش ئێستا اینجا بەخێر بێتەوە سپاس ناساییە. وەکوتمان لە فەسلی هاوینە هەنێ نەخۆشی هەیە کە زۆر دەرەکەوێت لە مناڵانە لە فۆزلەکانی کە کەمترە ئەویش بۆ نمونە لە هەمویان باوترین گەرمەژنەیە کاتە نقطەی سوور لەسەر جەستی مناڵەکە دروستە بێ بە تایبەتی سنگی پشتی ئەو شۆنانەی زۆر عراقاتەوە ئەمەش لە ڕێبۆی چیەوەیە کاتێک ئەو کەسە لە پڕ زۆر عراقاتەوە یاریەکە ڕاکە و مناڵە جەستی عراقێکی زۆرەکاتەوە کونیلەکان داخرێواتە بۆ ریشکەکانی کە عراق ڕژەنەکان داخرێ ئەمە تیاتۆپەڵە بێ زۆر جار ئەترسنەی هەن ئەڵێ تووشی دەرکەومێکتە بووە تووشی خوراان بووە کە سێرەکەی نەخەرەمە گەرمەژنەی پێوترێت ئەمە لە باوترین نەخۆشەکان عادەتەن ئیتر لە کاتێ مناڵێکە زۆر ئەجوڵێت و عراقەکاتە و گەرمایە بێت و تقریبا تا تەمەنی 8 ساڵ و 10 ساڵ زۆر جارە بێنێت ئەمە لە مناڵی بچکۆلەشەوە بڵێ هەشە دایبی لە مناڵ ناکاتەوە بەردەوام گەرمایە بڵێ بێگومان ئەوە دووهەم نەخۆشیە کە زۆر ئەیبینین دوای ئەوە ئەوانەی پێڵێن حساسێتی شوێنی دایبی ناوجیانی ئەمە کەڕوو نییە فتریات نییە بەس هەمان شێوە عراقکردنەوە ئەبێتە هۆی کۆبوونەوەی و عراقە لەو شوێنەیە و هەستیاری دروستەکە و تووشی حساسێتە بێ ئەمەش زۆر زۆر باوە بە تایبەتی ئەگەر هاتوو دایبەکان زۆر مادەی نایلۆنی تیاابێت زۆر گەرم بێ وەکو جەنابە و تماوەکی زۆر پێ بمێنێتەوە بۆ مناڵەوە نەگۆڕێت ئەوە بێتەوەی دروستبوونیەوە کە دروستە بێت لەو منتیقەیە دروستە بێت. باشە دکتۆر بۆچی ئەڵێن پێستی مناڵ ناسکترە هەستیارترە بەرامبەر بە پێستی کەسانی گەورە بە تایبەتر بۆ گەرمە؟
مناڵ کە دروست هەبێ بە تایبەتی خوار مناڵی 6 مانگ و هەروەها تقریبان تا 2 ساڵیش پێستی کۆلاجینی کەمترە واتە ئێشتا پێستی لە گەشەیە و لە هەمان کاتا خانەی ڕەنگەکانی ئێشتا پێ نەگەیشتووە ئەو جەخۆرەخوایی کە خوا بۆمان دروست دەکا مادەی میلانینە کە لە ڕێ ئەم خانانەوە دەرەیرێ ئێشتا کەمە زۆر نییە بۆیە بە کەمترین هەتاو کەمترین گەرما ئەبێتەوەی دروستبوونی هەستیاری لەسەر پێستیان و ئەبێتەوەی سووربوونەوەی پێستەکە و ئەگەر هاتو زۆرمایە تەنانەت سووتانی پێستەکەش ڕۆیات تا 6 مانگە هەیە لە قوماتاداێنی زۆر باشە باشە ئەوە بێگومان مناڵ بۆ باشترین ڕێگە بۆ پاراستنی لە گەرما و لە تیشکی خۆر داپۆشینێتی بەجل نەبردنەدەرەوەی بەرهەتاوی ڕاستەوخۆ تا 6 مانگ چکە پێستی زۆر ناسکە لەم کاتە ئێشتا خانی ڕەنگەکان زۆر گەشەی نەکردو و مادەی میلانینەکەی زۆر کەمە بۆیە مناڵ دایم سێرەکەی سوور و سپیە لە تەمەنی 6 مانگی لە دوای 6 مانگەوە 6 تا 2 ساڵ تا 2 ساڵ ئەتوانی دوایەوە دژەخۆری بۆ بەکاربهێنرێت و هەروەها ئەگە چوە بەرە تاو کڵاو بکرێتە سەری عینە بکرێتە چاوی و بەکارهێنانەوەی دووبارە دژەخۆرەکان بە تایبەتی کاتێچێتە دەرەوە کاتی مەلەکردنە باشتر وایە و کاتە دژەخۆر بۆ بەکاربهێنرێت واتە بۆ چوونە هەڵە نییە کە ئەڵێ بابن قسەیکی خۆم لە باسکەم ینی مناڵەکەمان ئەوەیانە پێشتر لەسەر خۆمان ئەمەهانێکی ئەوەی کە ئێمەش دایک و باوکی نوۆ عالەمە ڕەنگە 1000 پرسیارمانە بێ لەسەر بابەتانە ینی منەڵم جستەی ئێمە چۆن هەست بە گەرما و سەرما بکە مناڵەکەشمان ئاوایە من ڕاستم یان غەڵەت ڕاستە ینی هەندێک جار مەسەلەن مناڵ بەم گەرمای بڵێ وڵا با پلوسی خۆڵ درێژی لە بەرامانەمان هەیە جلی قۆڵ درێژ بەس شەر نییە ئەستور بێ ئەتوانێت جلێکی فێن کیلۆکەی لە بەرکەی خوری نەبێت نایلۆن نەبێ شتێکی تەنەک بێ بەس تەنها ئەوەی جستەی داپۆشێ و جلەکانیش تا بکرێ ڕەنگی کراوە بێ وەکو ڕەنگی سپی ئەمە چکەکانە گەڕێنێتەوە زۆر کاریگەری لەسەر پێستی نابێ بەڵام تا بتوانی قۆڵ درێژ بێت لە جاتی تۆ ئەگەر مناڵ لە 6 مانگ بچووتر بێت لە جاتی دژەخۆری بۆ کاربێنی ئەگەر هەربرتە دەرەوە باشترشتی قۆڵ درێژی لە بەرکەی زۆر باشە دکتۆر بۆ نیشانە سەرەتایەکانی هەستیاری بە تیشکی خۆر و گەرما کامانن کە ئیتر ئەمانە سەرەتایەترین نیشانە بن لە پێستی مناڵەکەیە دەرکەوە دایک و باوک ئەم بابەتە بە هەند وەرگرێ و بیان هێنە بۆ لای پزیشک سووربوونەوەی پێست واتە پێستەکە سوورە بێتەوە کاتێک تیشکی خۆرەیە لە پێست تا ڕێژەیەک پێست بەرگریەکات ئەیگەڕێنێتەوە بەس دوای ئەوە کە زۆر بوو ئەبێتەوەی سووتانی پێستەکە لە ناوە پێستەکە هەوەکە سوورە بێتەوە دکتۆرە تەبەقەی یەکەمی پێستەکە سووتیان ئەمە یەکەم جار پێستەکە گەرمە بێ هەوە بێ ئەسووتێ پاشان دوای بۆ نمونە ڕۆژێ 2 ڕۆژ دوایەوە توێخێک لێبێتەوە چۆن یەکێگە لە گەورەیە کە چێ بۆمە لە دژەخۆر بەکارنێنێ هەست بە برژانەوە سووتانەوەکە و بەڵام پاشان وردەوتە تێخەکانی سەرەوەی پێستەکە لێبێتەوە جابووە هەتاو باشە خۆر باشە بۆ ڕێژەیەکی کەم لە مناڵان ئەگەر بەڵام ئەگەر هاتوو لە هەچ کاتێکە هەستمان کرد خەریکە پێستی ڕەنگە گۆڕێ سوورە بێتەوە ئیترەوە بەسە نابێت لەوە زیاتر لێبات چکە بێتەوەی سووتانی دوایەوە ڕەنگی پێست کاریگەری هەیە ئەڵەن مناڵەکە ڕەشە کێشەی نییە و ئەمەیان سوور و سپیە بەخوا بە کەمترین خۆر تێکەچێ بەڵێ بێگومان ڕەنگی پێست بەڵێ خانی ڕەنگەکانی پێزەکو باسمان کرد مادەی میلانین دەرەیە کە من دژەخۆرێکی خوایە زۆربەی ئەو تیشکانی بەر پێستمانەکەوێ ئەیگەڕێنێتەوە بۆیە ئەو کەسی پێستی ئەسمەرە واتەم دژەخۆرەخوایی زۆرترە ئەوەی کە پێستی سپیترە زیاتر هەستیارترە و زیاتر کاریگەری لەسەری بۆیە ئەسمەر مەڵبووبە دکتۆر چەندە گرنگە ئەو کرێمی دژەخۆری کە بەکارێنین بۆ مناڵەکانمان باسی لەوە کرد لە دوای 6 مانگ ئاساییە کە بەکاربێنێن چەندە گرنگە تایبەت بێ بە مناڵ زۆر کەسم بینیەوە ئەو دژەخۆری کە بۆ خۆیانی بەکارهێناوە هەمان دژەخۆری بۆ مناڵش بەکارهێناوە ئەمە هیچ زەرێکی هەیە یعنی لەبری ئەوەی کە سوودی پێ بگەێنێ زیانی پێگەێنێ بۆ کووتمان پێش 6 مانگ هەر بەکارینێ چونکە بۆچی ئەڵێن پێش 6 مانگ جستەی مناڵ بچووکە ئەو بڕدژەخۆری کرد لێی لەوانەیە ڕاستێ ماڵی مادەی تۆکسیکتیانە خراپیتیانە بەڵام هەر زۆرە کاریگەری خراپ لەوانەیە هەڵبمژێ زیاتر بەڵام لە دوای 6 مانگەوە ئەبێت دژەخۆری تایبەت بە مناڵ بەکاربێنین کە زیاتر دژەخبەربەستە فیزیایەکانی تیا مادەی زینکی تیا مادەی تیتانیەمی تیا ئەمانە کاریگەری خراپیتیانە هەرێ مادەی کیمیاییشی تایە کە حساسیت دروست ناکات لەوانەیە بۆ گەورەیەک حساسیت دروست نکات بەس ئەگەر هات و دژەخۆری گەورە بۆ مناڵ بەکاربێنێ لەوانەیە بێتەوەی دروستبوونی حساسیت پێستەکە سووربوونەوەی پێستەکە و زۆر جار دژەخۆری گەورە بۆنی تایە بۆی بۆنی خۆش بێ ئەم بۆنەش لەوانەیە هەستیاری بۆ دروستکە بۆیە دژەخۆری تایبەت بە مناڵ هەیە کە کەمترین حساسیت دروستەکە کەمترین بۆنی هەیە و لە هەمان کاتە دژەخۆرە فیزیایەکانی زۆرە ئەمە کاریگەری خراپی نیە و زۆر باشە ئەگەر بەکاربهێنرێت باش پرسیارەکەم دوو پرسیارە بەڵام هەردووکی پەیوەندی بە یەک بابەتەوە دروستبوونی پەڵە لە مناڵە چەند دەبێت بە هەند وەربگیرە لەلایەن دایک و باوکەوە ئەگەر ئەو پەڵەیە بەردەوامی هەبوو یعنی زۆر جار ئەڵێن میستومە مەسان وتیان ئەمە گەورە بێت بۆ خۆی نابێنێ
پەڵەیەک ئەوەندە توڵ بکێشەیان بمێنێتەوە وەکو مەترسی تەماشاکریان. بەڵێ پەڵە لە مناڵە کە زیاتر ڕۆە دوو جۆرە یا پەڵەی ڕەش یا پەڵەی سپی واتە یا لە ڕەنگی پێستەکەی خۆی تۆخترە یا لە پێستەکەی خۆی سپیترە لە هەردوو حاڵەتەکەیە باشتر وایە پزیش بیبینێ چونکە دەستنیشان کرێ ئەگەر هاتوو پەڵەی ڕەش بێت هەنێ پەڵە هەیە نەخۆشی جینیە ئەگەر هاتوو لە پەڵەیە زیاتر بێت لە پڕ دروست ببن مێشکت بۆ هەنێ نەخۆشی ئەچێ بە تایبەتێکە دایک و باوکەکە خزم بن ئەوە لەوانەیە نیشانەیە بێ بۆ نەخۆشی ناوەکی باشتر وایە هەنێ جار تەنانەت لە ناو مێشکە پەڵە دروستە بێت لە سەر چاوەکانی دروستە بێت لەوانەیە دواکەوتنی کەڵفامی هەبێت بۆ ئەگەر زوو فریای بکەین باشترە بێت پەڵەی ڕەش نابێت ئەو پەڵەی ڕەش هەنێکیان بەڵێ باشتر وایە هەنیشکەشیان لەوانەیە لە کەڕووی پێست بێت ئاراکردنەوە بێت گەرما بێت ئەگزیما بێ بە پەڵە ئەمانە چارەسەرەکرێت چەند زوو چارەسەریکەین باشترە پەڵەی سپیش بە هەمان شێوە باشتر وایە هەر پەڵەی سپیمان بینی سەردانی پزیشکین چکە بە تیشکێکمانێ پێڵە هوسلایت تیشکێکە سێرەکەین نەخوا ئەمە بەڵەکی بێت بۆ ئەگەر بەڵەکی بێت زۆر چارەکەین بەڵام خۆشبەختانە زۆربەی کات لە مناڵانە پەڵەی نیشانەی سپی پێڵێن واتە خانەی ڕەنگی پێستەکە کەمترە لەو شوێنە بەس بەڵەکی نییە ئەمە لەگەڵ تەمەنا لەگەڵی ئەمێنێتەوە لەگەڵ گەورەبوونی جستای تۆزە گەورەترە بێ بەڵام بڵاو نابێتەوە بۆ جستی و هەنێک کاتیش لەگەڵ گەورەبوونا خۆیان پەڵێ وردەودە خانەی ڕەنگەکان چۆنەڵی لە چواردەورەکەیەوە وردە ورداچنەوە ناوە و تۆزە ڕەنگەکەی ئاساییە نابێت چەند پشگە بێگومان نابێت تایبەتی لە مناڵانە بەڵێ زۆر باشە دکتۆر هەندێک مناڵ هەیە خۆیان هەندێک نەخۆشی پێست و گرفتی پێستیانەیە وەکو ئەگزیما و کۆمەڵێک نەخۆشی تر ئایا لە وەرزی گەرمایە ئەوان پێویستەکە چۆن چاودێری بکرێن ئەوانەیە یەکزیمان هەیە بە تایبەتی لە هاوینیان دووچاری چێبنەوە پەڵەی سپی لەسەر دەموچاویان زۆر کەس بە کوردەکەی بە مناڵی تووشی سووربوونەوە بۆ پیانەوە خڕکانە ئەڵەن ماچیان زۆر کردو ئەمانە پێستیان وشکە کە گەورەژە بن پاسکی لێخڕۆن ئەچنە بەر هەتاو سێرەکەی لە هاوینان چەند پەڵەیەکی سپی لەسەر دەموچیان دروستە بێت زۆر جار جێی گومانە بێ بۆ دایک و باوکەوە زانێ بەڵەشیە بەڵام کاتە سێرەکەین و تێستیەکەین کە دەرەکەی هەر ئێگزیمایە ئەمە زۆرە بینین جگەلەوەی شوێنی ئێگزیماکانیان ڕاستێ ماڵین ئێگزیما کەمترە بە شێوی بە تایبەتی لە هاوینە بەڵام ئەگە بۆی عارەقردنەوە ئەو شوێنانی بە تایبەتی مەچەکیان ژەرقاچیان ئەو شوێنانی کە عارەقە کاتەوە زۆر ئەبێتەوەی عارەقی خۆیان کە دەریە بێتەوەی دروستبوونی هەستیاری و زیابوونی ئێگزیماکان لەم فەسڵەیە لە وەرزی گەرمای مناڵ چۆن بەپارێزینەکە کرێم نەبێ لە وەرزی گەرمایە یەکەم شت ئەگەر هاتوو لە 6 مانگ گەورەتر بوو دژەخۆر بەکاربێنین بە تایبەتی ئەگەر کرێم نەبێت دکتۆر ئەگەر کرێم نەبێت ئەگەر کرێم نەبێت بێنە بەرتیشکی خۆر ئەگەر بردیشمان ڕۆژانە لە 10 دقە زیاتر نەبێت چکە هەر کاریگەری باشی هەیە بەس نەبێتەوەی سووتانی پێستەکەی بەکارهێنانی جلێکی فێنیی ڕەنگی کراوە قۆڵەکانی درێژ بێت کڵاوکات سەر تەنانەت عینەک لە چاوکە بتوانین بیان پارێزین و کرێمش هەر هەبێت باسی مناڵانی ئەفریقام کڕوانی کرێمیان دەست ئەوان خوان هەر ناسووتێن لەبەر خواوانەی خانەی ڕەنگ بۆ دروستکردن خستیان ڕۆشە هیچی لێ نایە باشە دکتۆر ئەم تیشکی خۆری کە لە وڵاتی خۆمانایە لەگەڵ ئەو تیشکی خۆری کە لە وڵاتانی ترا هەیە هەمان تیشکی خۆر نییە بۆچی ئەوان لەوێ لە کاتە گەرمەکان ئایتر هەمویان خۆیانێنە بەر تیشکی خۆر بە گەورە و بچووکیانەوە بۆ لای ئێمە بۆ شێوازەیە ئەگەر دوو کاژمێر مناڵەکە لەبەر تیشکی خۆرا بە خێرایی هێنینەوەڵین وەرە سووتای بۆ لێوانە ئەگەڕێتەوە بۆ ڕەنگی پێستەکەیان ڕەنگی پێستیانوەکو باسمان کرد خانەی ڕەنگیان زۆرە و مادەی میلانی لە لەشیانە زۆرە تاتوان بڵێن بیسقاتی ئەمایان هەیە ئەو پێست ڕەشەکان جینە دروستبوونی جینی ئەوان کە ئەفریقین بەڵێ ڕەشەکان بڵێ باسەکەی بۆیە ئەوان ناسووتێن بەس ئەوەی کە پێستی تا سپی بێ کەمتر بەرگەی گەرماگرێت و بێتە سووتان بەس جەنابە باسی ئەوروپیەکان تەبانە سووتێن ئەوان زیاتر لە ئێمە سووتێن ئەوان قەوقازی و ئەوروپیەکان پێستیان سپیترە ئێمە گەرم ڕەنگی لە بینەکەین ئەوان زیاتر دژەخۆر بەکارهێنەوە هەم لەگەڵ هەموو خۆیانێنە بەرهەتاو ڕاستە چنە بەرهەتاو کاتێکی زۆر بەس ئەتوان بڵم هەمووی ساعات جارێ ساعات جارێت دژەخۆرەکە سەر تاقا لە هەموو جەستیانێنەوەکانیش دژەخۆر بەکارێنن دکتۆر ڕەش پێستەکان زۆر پێویستیان نییە چکە بەڵام ئەگەر هاتوو ئیشەکەی وابێ لەبەر هەتایەکی زۆر بێ گەرمایەکی زۆر بێ بەکارێن بەڵام بە شێوێکی گشتی ڕەش پێستەکان پێستیان زۆر هەستیاری سووتانە بێت لە مۆندیالە ئەیانبڵین هەستەکەی ڕەش پێستەکان ئارەق زیاترەکەنەوە یعنی سپی پێستەکان وەنیان پێوە دیار نییە وەکو لە ڕەش پێستەکان هەستەکەی و جانی ئاو باڕکە لەم شوانەیە بەس سەرنجی ئەوم ئەیە یاریزانێکی بزانم کاپوتی ڤێردی بشتی شوا بوو ئەو هەڵبژاردەی بەرامبەر بە ئەرجەنتین یاریەک هەر ئاوا بەدەست دەم چای سڕی هەرد بەدەست ینی بەس ئەوەنەی ڕەنگێکی تر بوو لەگەڵ ئەوەی کە ئارەقەکەی هەبوو
یعنی ئارەقێکی زۆر ئەکەنەوە ئەوان جیاوازی لە دەردانی ئارەق و بەڵێ بێگومان لە ژمارەی عارەق ڕژێنەکانی پێست لەوانە زیاترە بە حکمی هەڵکەوتنیان لەو ناوچە گەرمانەیە بۆی لەشیان هاوسەنگی بێڵێتەوە لەشیان فێنک بێتەوە دەرەجەی حرارەت ئەوان بوونیەت و دروستبوونیان وایە عارەق ڕژێنەکانیان زۆرترە دەردانی پێستیان چەوریان زیاترە ئەمە واکە کە پێستیان دەرەجەی حرارەتی پێستیان بەرگری ئەو گەرما زۆرە بکە و بمێنێتەوە بۆیە ئەوان زیاتر بەرگاگرن هەر خۆشببختانە گە دیقەتی بێ ئەو فەریقە ئەفریقیەکانیش زیاتر بەرگای ئەو جەوە گەرمیا و ئەمریکا و گەرماکە ئاگرن بۆ مناڵەکانیشان ئەمە ڕاستە ماڵێکی ڕشتێز لەگەڵ پێسا لە بەرخۆرە هەمانشت ڕاستە بەڵێ زۆر باشە دکتۆر اینجا ئێستا ماشەڵڵا سۆشیال میدیا پڕ بۆ لە زانیاری هەر شتێک لەسەر ڕوخساری خۆمان و مناڵەکانمان دەرکە یەکسەر لە سۆشیال میدیاوە کۆمەڵە گیراوە هەیەڵێ ئەمە تێکەڵکە توزانم بۆ سوتاوی تیشکی خۆر و ئەمانە کاریگەری هەیە و باشە ئەکرێ ئێمە ئەوانە نەکەر بۆ خۆمان بۆ مناڵەکانیش بەکاربێنین ئەگەری ئەوەی هەیە کە زیانێکی زۆر بەر پێستی مناڵەکان بکە کەسی لەم شێوازە هاتوو بۆ لای تۆ کە بەهۆی ئەو گیراوانەوەمان زۆر جار کە خەڵکەڵت دەرمانی کوردەواریم بەکارهێنا یاخود گیراوێ بوو وەکو جەناب تەڵێ لە سۆشەڵ میدیا بینیم و دروستم کرد زۆر جارە بێتەوەی زیادبوونی هەستیارەکە چونکە تۆ تەشخیصی نەخۆشیەکە نەکەیت تەشخیصی و پەڵێنەکەی کە بە نەخۆشکەوانێ زەرری پێ بگەێنی بێتەوەی سووتانی حەساسێت تەنانەت ئەگەر کەڕوو بێلوانێ بێتەوەی زیادبوونی کەڕوەکەی سەرپێستەکە بۆیە باشتر وایە دەستنیشانکرێ نەخۆشەکە اینجا چارەسەری تایبەت بکرێت بەوە بەکاربێنێت و گوناحیانی جەریمەیە بۆ مناڵێکی بچکۆلە تۆ بێنی لە خۆتۆ دەرمانبەی لە پێستی چکەلانە بێتەوە خۆی هەستیارێک بوو بێ ئەگە خۆی چابێتەوە تۆ لەوانە ببیتە سەبەبی سووتانی و دروستبوونی پەڵەیە کە تا هەتا لەسەر جەستەی بمێنێتەوە باشە دکتۆر لە هەڵبژاردننی کرێم بۆ مناڵ چی لە پێکاتی کرێمەکانە هەبێ ئیتر ماشەڵای سە خەڵک بۆ خۆی خوێنەوارە شتە خوێنێتەوە پێکاتی ئەو کرێمەی کە هەڵێ بژێری بۆ مناڵە بێت چیتیان ئەی منە ڕۆژە بۆ خۆم چاو بەدوای کرێمێک ئاگەڕام و تۆزێ دەم چاوم سپیکاتەوە شتێکیان نامێ وتیان بەمە دەم چاو بشۆ پەرژینێ بێت لە ڕووی تۆبینەرەکانمان شیری گوێ درێژی تایە وتیان زۆر باشە با جدیش کە دەم چاومی بێشۆم هەستی پێەکەم هەست بە فەرقێکەکەم یعنی بۆ مناڵ ئەبێت چی بێ پێکاتەکانی چی بێ خۆی کرێمەکان ڕەونەقیانە پێکەنینی من کرێمەکان ڕەونەقا شێداریە بە پێز بەڵام شتێکە لە ناو ڕەنگی پێز ناگۆڕێ هیچ شتێنیە پێست پێ بکات هاتی پێستە بەس ڕەونەقا پێست تەڕەکە شێدارەکە گلۆیەکە تۆزیها شێدار و ڕەونەقا بە پێستەکە و پێست جوانەکە تونکردنەوەکان بەخوا نەفسیە ینی هەروێدانی سەعاتێک تۆزێک کە دەم چاو و فرێژ خەمەناو کرێمە دوای هەمانی حساسی بەڵام ڕەنگی پێز ناگۆڕ تایبەتی چکە پێک هاتەیەکە جینیە تۆ ئەم ڕۆژ حەوڵتدا کرێمەکە بەکارێنا طبقەکانی پێستت لا برد هەچێکە کرد دەرمانە بەکارێنا دەرزی تەنانەت ئەو دەرزیانەی مەژێکین دەرزی میزۆ هەیە گلوتاثایۆن و ڤیتامینسی و کوجیگەسید ئەمانە هەمووی کاتیە ئەگەر یەکێ نەخۆش بێ پەڵەیەکی توش بوو بێ ئەمە لەوانەیە چارەسەر بێ بەس بڵێ بۆ هەتا ڕەنگی پێز ناگۆڕێ بەنسبەت پرسیارەکەتەوە کرێم بۆ نمونە ئەگەر ئێمە بۆ مناڵ باشترە شێدارکەرەوە بەکاربێنین ئەو شێدارکەرانی کە مادەی شیابەتەری تایە پێڵێن چەوری شیابەتەر کە لە حیواناتەوە وەرەگیرێ مادەی کاولینی تایە ئەمە سنتێلا ئەمە ئەو مادانن کە پێست شێدارەکات و لە هەمان کاتشا تڕی هێڵێتەوە و فێنکیەکاتەوە بۆیە ئەو کرێمانە توانین تایبەت بەکارێنین بەڵام وەکو وتمان ئەبێ بێ بۆن بێ بۆنی تیانە بێت واتە کرێمێکی دایک و باوکی نابێت بۆ مناڵە بەکاربێنین ئەبێ کرێمی تایبەت بە پێستی مناڵ بەکاربێنین زۆر باشە اینجا دکتۆر بابا کەمێک باسی شتنی مناڵیش بکەین لە وەرزی هاوینە بە تایبەت شتنی زۆری مناڵ ئەگەری ئەوەی هەیە کە هەموو کاتێک سوود بە ئەم مناڵە بەخشە یاخود ئەگەریەوەی هەیە زۆر کاتزیان بە پێستی مناڵ بگەێنێت و هەروە لەگەڵ ئەوەشە بەڵامێکیەوەشم بەرەو بەکارهێنانی شامپۆی تایبەت بە مناڵ ئەمانە چەندە گرنگە هەم بۆ قژی هەم بۆ جەستەشی چەندە گرنگە ئەم شامپۆی جسم و شامپۆی قژ و ئەمانەی کە بەکاری هێنین بۆ مناڵەکان تایبەت بێت بەی مناڵی گەورەیان بۆ بەکار نهێنین بەڵێ شامپۆی تایبەت هەیە کە توانرێ وای لێکراوە دوو بەیەکەواتە بۆ قژشی بەکاری بێنی بۆ جستێشی بەکاربێنی کاریگەری لەسەر چاوی نابێت لە هەمووی مهمترەوێت تۆ گەرهات غەسوولێکە بەکارێ ناکە بۆ گۆرە بێ لەوانەیە هەنێ مادەی بۆنی تیابێ هەنێ مادەی تیابێت کە حساسێت کە مناڵەکە لە چاو مەکزێتەوە نایڵێ خۆی شارڕقی لە خۆشت نەبێ وای لێ
پاک و تەمیز نابێ بە پێی پێویست بۆیە بێ هەوڵ بێ مناڵەکان بە پێی تەمەنەکانیان غەسووری بۆ بەکاربێنی کە بۆ پێستی خۆی بێت مادەی بۆنی کەم تیا بێ مادەی حساسێتی کەم تیا بێت کاریگەری خراپە و لە هەمان کاتا شێدارکەرەوە شتیا بێ واتای دوایی کە مناڵەکە شوی وشکێکەکەیتەوە هەستی لەشی شێدارە ئەمە خۆی لە خۆیاوە کواتۆ کرێمی شێدارکەرەوە شدا بێ لە پێستی و خۆشبەختانە زۆر براندی باشە جیهانیەکان هەیە کە ئەتوانێت ئەمانە بەکاربهێنی بەکارهێنانی لۆشن لە دوای حەمام بێگومان لۆشن زۆر گرنگە بە پێی جۆری پێستی مناڵەکەت پێستی تۆزێت چەورەیە پێستی ئاساییە ئاتە مناڵ زۆربیان پێستیان ئاسایی بەرە وشکە بۆ شێدارکەرەوەی تایبەتیش هەیە کە توانێت بەکاربێنرێت و بیکەی بە عادەت دوای هەموو شتێک پێشویجلی لەبەرکەیتەوە وشکیکەیتەوە شێدارکەرەوەی لێبەی یا لە مناڵی بچووکات دوای هەموو دایبینی گۆڕینێک کرێمی تایبەت بۆ منتیقەی لێبەی بۆی پێستی پارێزی لە و پیسایی و میزەی کەیکاتەوە دوای ئەوە جاریچکە هەستیاری دروست نەکاو بەرپێستی نەکەوێت زۆر شتنی مناڵ ئەوەی کەوتم لە مۆرزەیە هەموو کاتێک سوودی عرقاتەوە بچێ خراپ نییە ئەگەر شتن باشە ئەگەر هەموو ڕۆژێکیش بێ زۆر باشە ئەمە باسی مناڵی بچوک ناکەین شەشمان بەرەو سەرەوە بەعکسەوە زۆر باشە ئاوێکیش لە تێن نە زۆر گەرم نە زۆر سارد و لە هەمان کاتەوە کووتمان بەس مهمترین شت دوای شتەکە بەکارهێنانی لۆشتنە و لفکە بەکارنێنین لفکە شتێکی خراپە بەکاری نەهێنی نەخێت لفکە پێویست ناکە مناڵێکی وا پاک و تەمیز ئەگەر تۆزە عارەقی پێوە بێ پێویست بە و لفکە زبرە ناکالێ بە تایبەتی لفکەی کوردی و ئەوە ئەگەر کار حەزمان کرد ئەم ئیسفنجانە هەیە شتی مناڵ هەیە ئەتوانی ئەویش بە هێواشی لێ بیرێ ئەگەر بەکار بهێنرێت ئەوە خراپ نییە ئێستا شەندێک لفکە هاتووە زۆم خانمانە چنن بەدەستی خۆیان خوری نەرمە خوریە ئەوان ناتوانین بەکاربێنین دکتۆر بە پێی تەمەنی مناڵ عرق ڕژێنەکانی ئەگۆڕێت یعنی لە مناڵیەوە سێرەکی هەستێکی عرق ناکە یان با شتێکی لیرە هەندێک مناڵی عرق ناکاتەوە ئەمە ژۆک و نیشانێکی پرسیار وسە سوورمان دای بنین خۆی زۆرە جوڵێ بەس کەم عرق ڕژێنەکان لەگە پێکاتی دروستبوودی مناڵەکە ژمارەکەی سابتە هەیە بەڵام چەند عرقاتەوە چەند چالاکە ئەمە ئەگۆڕێ ئەمە گەڕێتەوە بۆ ماوەی هەنێک کەسێ عیلە هەر لە مناڵەکە و لە ئەڵێ باوش مەڵێوا بووم لە مناڵی و عرق زۆرەکەنەوە ناوچەوانیان ڕوومەتیان سەرەکی دایم عرقی پێیاتە خوارە لە زستان و گەرمان ناو قژیان ئەمە گەڕێتەوە بۆ دروستبوونیان هەنێک جارێک هەیە نەخۆشیی کایەکی لەوانە نەخۆشی غوددا بۆیە ئەگەر هات و مناڵێک لە پڕوای لێ هات پێشتر عرقی کردەوە عرق ناکاتەوە ئەمە جێی گومانە ئەبێت ببرێ بەلای پزیشکی تایبەتی مناڵان هەندێک فاسی هۆرمۆناتی بۆ بکە بزانێت کێشەی نییە بە تایبەتی لەوانە کەیکا غودەیە شەکرەیە ئەمانە لەو نەخۆشیە ئۆتۆ ئیمیونەکانە هەنێکیان ئەبێ هەنێ نەخۆشی ترمان هەیە پێست بۆ ماوەیە یعنی یەکێ لە نیشانەکانی کە ئەیهێنن یەکەم جار ئەڵێ ئەم مناڵە قەت عرق ناکاتەوە کە ئەگەڕێی بۆی سەرەکەی دانەکانی کێشەی هەیە هەنێ نەخۆشکی هەیە لە ناو قژیا هەیە ئەمە نەخۆشی پێڵەن سیندرۆمەکانە کە چارەسەریشی نییە زۆر جار بۆ عرق نەکردنەوە ئەو قسەی دایک و باوکەکە کەیکە مناڵێکی ئاساییە بە شێوەکەی بینی دوای کە سێرێکی تۆ لە عرق ناکاتەوە بۆ نیشانەکانێکی نەخۆشەکانە گەڕێ سێرەکەی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو جۆرە سندرەمە بۆ قەڵەوی ژەڕ ڕاستە مناڵی قەڵەوی مناڵی قەڵەو عرق زۆرەکاتەوە ئەزانمەستە میساندێک نیشانەت باس کرد و تۆ بە هەندی وەربگری وایە ئەگەر عرقی نەکرد بوو لە پڕێکا کەوتە عرقکردنەوە نیشانەی بۆ هەندێک نەباش بۆ قەڵەو بۆ مناڵی قەڵەویش هەمان شت ڕاستە بەڵێ بێگومان بە ئەوەی کە جسمی قەڵەوە زیاتر عرقە کاتەوە بە حکمی جسمی خواردنکەی خوا ئەو خواردنانەی خوا قورسەکەی بەڵام هەنێ مناڵیش هەیە بۆ منە غودەی ئەگەر هەبێ کێشەی غودە ئەمە قەڵەوە بێگەرات و غودەکەی کەم دەربا غودەکەی تەمەڵ بێت کامە بێت توی دروستبوونی قەڵەوی ئەوەش عکسەکەشی هەڕاستەوە ئاتەگەری عرقی نەکردەوە قەڵەو بوو ئەمە جێگومانە هەمان شێوە ئەبێ بیبرێ بۆ لای پزیشک لەوانەیە شەکرەی هەبێ ئەبێ ببرێ بۆ لای پزیشک کەم عرقکردنەوە زۆر عرقکردنەوە بە شێوەیەکی گشتی ئەگەر مناڵەکە لە پێکاتەوەوانە بوو بێ جێگومانە زۆر باشە دکتۆر ئۆکو کۆتا پرسیاری من هەندێک جۆری قماش و کوالیتی قماشەیە ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەوەی کە پێستی ئەم مناڵە تووشی هەستیاری کا بۆ منە ئەو قماشانی کە مادەی نایلۆنیان زۆرتیایە ئەمانە ئەگەری ئەوەی هەیە کە مناڵ بەرەو هەستیاری پێست بەرێ بەڵێ بێگومان نایلۆن بربەستێک دروست دەکات وەکو چۆنێکی ڕاضەکان نایلۆن لە خۆی بەستی عرقێکی زۆرەکاتەوە بە هەمان شێوە ئەم نایلۆنە ئەبێت توی عرقکردنەوەیکی زیاتر گەرمبوونی پێستەکە سووتانەوەی پێستەکە جگەلەوەی مادەی نایلۆنەکە مادەیەکی زۆر کیمیای جارێەوە خۆی هەستیاریش دروستەکە لەسەر پێستەکە باشتر وایە بۆ مناڵبەی شێوەیەک نایلۆن بەکارنێنرێت و خوریش ئەوانەی ئەگزیمان هەیە بەتایبەتی جلی خوریشیان لەبەر نەکرێت تەبان لە هاوینە لەوانەیە لەبەر نەکرێت بەڵام تەنانەت لە زستانیشە تا بتوانین خۆمان پارێزین دایم جلی مناڵ کودەری بێ جلی مناڵ بتوانین لۆکە بێت زۆر باشە دەستە خۆش بە دکتۆر سپاس هاندەری شوی دکتۆر لە مۆندیالە فەڕەنسا ئەوانەی کە فەڕەنسایەریە بکە بۆ منە
هەستێکی جۆرەك لە سترێس و هەڵچوون و داچوون هەیە عراق کاتەوە بە مرۆڤ بەڵێ بێگومان دەوری هەیە، سترێس وانە؟ و قەلەقی دەوری هەیە ئێستا دوێنێ شەو هەوادارانی پورتوگال یعنی عراقیان زۆر من کوڕەکەی خۆم پورتوگالیە و عراقی شەکاتەوە لە کاتی سێرکردنی یارەکە دیقەتمە وامەزانی ئەگری بەس هەمووی عراق بوو لەنجامی سترێس دروستەوانە قەلەقی زۆر عراق دکتۆر من خۆم هەندەری بەڕازیل بووم دەرکرا ئەم شەو پورتوگال بووم دیسان دەرکرا اینجا بەنیازم ئەمڕۆ بم بە ئەرجەنتین بۆ ئەم شەو ئەرجەنتینیش دەرکەم ئەویان شتێکی باشە نەبی بە فەڕەنسا ئینشاڵڵا فەڕەنسا لە یاری ئاخیرا کاسەکە بە دەستە خۆش بە زۆر سپاس جاو هەڵچوون